بەڕاستی قابلیەتی زۆر لەمە زیاتر دەیەنێ کە پێشوازی لە سەرۆکی خۆشەویستمان جەنابی سەرۆک بافڵ بکەین. جەنابی سەرۆک بافڵ بۆتە ئومێدێکی کۆمەڵانی خەڵکی کوردستان، چونکە لە ڕابردوو بینیمان دیدارەکانی سەرۆک بافڵ وە سەردانەکانی بۆ بەغدا بۆ بەدەستێنانی مافی گەلی کورد سەلمێنێری ئەوەیە کە بەڕاستی زۆر بە جۆش خۆشتر کۆمەڵانی خەڵکی کوردستان پێشوازی لە سەرۆکی ئازیمان جەنابی سەرۆک بافڵ بکەین. بۆچی لۆگۆیەکێتی بەسەر سنگتەوە؟ دیارە ئەم لۆگۆیە بەڕاستی ئومێدێکە بۆ گەلێک کە مافەکانی زەوت کراوە، مافەکانیشمان لە بەغدا بەدەست دەهێنرێتەوە. بەم ژمارەیە لیستی 222 دیارە ئێمە بەلاش نەمان وتووە هێزی تۆین لە بەغداد، واتە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی پتەوی، هێزێکی قایمی، هێزێکە کە دەتوانێت ماف و شایستەدارایەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە گفتوگۆ و دانوستان بە دیبلۆماسیەت دەتوانێت وەربگرێت لە بەغداد کە ناوەندی قەرارە. کاتە ئامادەن چی بکەن بە قوربانی لە پێناو سەرۆکەکەتان و حزبەکەتان؟ هەموو شتێک شایستەی ئەوەیە کە خۆمان بکەینە قوربانی. بەڕاستی زۆر جار ئێمە لە بەرەکانی جەنگ وە جگەلەوە لە دەنگدان کە سندوقەکانمان سەوز پۆش کردووە ڕوح و گیانی خۆمان قوربانی جەنابی سەرۆک بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین بە شانازیشەوە، چونکە ئەم حیزبە بۆتە ئومێدێک بۆ کۆمەڵانی خەڵک کوردستان و ئەم نەتەوە زوڵم لێکراوەی کە لە سەردەمەکاندا دەچەوسێنرێتەوە و لە ئێستاشدا کە ئەم خەڵکە ئیسجابەی هەیە هاتووە بۆ ئێرە بۆ پێشوازیکردن لە جەنابی سەرۆک بافڵ، ئەوە دەرخەری ئەمەیە کە بەڕاستی زۆر لەمە شایستەترە کە پێشوازی زۆر گەرمتری لێ بکەین. وە لە ڕابردووشدا ئێمە وەکو ڕاپەڕین، وەکو دەڤەری ڕاپەڕین کە دوو پاتمان کردەوە کە ئەم ناوچەیە ناوچەیەکی سەوز پۆشە ڕاپەڕین و یەکێتی دوانەیەکن کە لێکدا ناپڕێن بەڕاستی.